گەلی کورد لە سەردەستی میلەتانی سەردەستە و حکومڕان زوڵمی زۆری لەکراوە و چەوسێنراوەتەوە و مافەکانی پێشێل کراوە لە ڕۆژاوای نیشتیمان پاش بەخشینی دەریایەک لە خوێن لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تاریکستانی داعش حکومەتی جۆلانی تیرۆرست لە بری پاداشتی خوێنووی شەیدان و گیانفیدایی کچ و کوڕە شەرفانەکان هاتووە خاکمان داگیر دەکا بەداخەوە وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتیش جارێکی تر پشتیان لەگەلی کورد کرد و قوربانیەکانی لە یەکەم تاقیکردنەوەیان پشتیان لێ کردین هەر بۆیە نەوەی بۆ گەلەکەمان خودای گەورە ئازایەتی و خۆڕاگری کچ و کوڕ و کورد و شەرفانەکانی کە خاکی پیرۆزی کوردستانە دەپارێزێت ئینشاءڵڵا ئێمە لە سەی سادەقی 100 جار بریندارەوە هەزار بارەی دەکەینەوە و پاڵپشت پشتیوانی خەباتی ڕەوای ڕۆژاوای کوردستانین چاوی نەنووست و پارێزەری کچ و کوڕە شەرفانەکانی سەنگەری بەرگری ماچ دەکەین دڵنیاتان دەکەین پشتیوانی بەرخودان و گەورە و ئیرادەی خۆڕاگرتانین دوژمنانی گەلەکەمان شکست دەخۆن ئێمە و ئێوەی سەربەرز پێکەوە ئاهەنگی سەرکەوتن دەگێڕین لێرەوە داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکانی تەواوی چین و توێژەکانی سەیسایەق دەکەین چۆن لەم پرسەدا یەکدەنگ و یەک ڕیز بوون بۆ تەواوی پرسە نیشتیمانەکان و نەتەوەیەکانی تر یەکدەنگ و یەک ڕیز و هاو هەڵوێز بن گرنگە وەش بڵێن شەڕی ڕۆژاوای کوردستان تەماعی داگیر لە خاکی پیرۆزی کوردستان و پەیوەندی بەدین و ئایدۆلۆژیاوە نییە گەلی کورد زیاتر لە 1400 ساڵە ئاینی پیرۆزی ئیسلام و وەرگرتووە و پێوە پابەندە و پارێزەری ئاکار و ڕەفتارە بەرزەکانێتی